تۆ بزانە ئەم قسە زلزلانە هەر یەکێ ڕاستە بێت تۆڵێ موچەی هەمویان نەدەم بێمە سەر حکم موچە ئەدەم. ئەی بەو باسێکی زیندانیەکان بۆ ناکەی زیندانی لاکۆڵان چێ احترامی دەستورەگری. دوای ئەوەش بزانن برانی بەڕێزی من خاستن ئیسلامیەکان ئیسلامی سەربەخۆکان ئەڵێم ئەو کوردایەتی ئەوەندە فەشەل بووە سەر ڕووی نایە بڵێ کوردایەتی. ئێوە ئاگاتان لێ ئێستا بەرهەم ساڵح ڕئیسی حکومەتی هەرێمی کوردستان بوو بە خوێنی شەهیدان کە ئێڵێن لە ناوەوەی باشە ئەمە بوو بە حاکمی هەرێمێک کە چیە ساڵێ ئەساس هەوڵاتی بوونە یعنی ئەوەی بەسڕەوەی هەولێر ئەوەی زاخۆ ئەوەی زوبێر فەرقیان کاک شاسواریش ئێستا ئەوەش ناڵێ ئێمە بێ ئینفتاحێکی زۆرترمانەبێت کراوە بین پەیوەندیمان لەگەڵ دەرەوە بێ پەیوەندیمان لەگەڵ خەڵکی ترە وەکو کە ئەنەما ئەو بە فەرماڵێکی پێ ئێستا ڕێگاکەمان بۆ کات ئەو ڕێگای پێشتر خەڵکی تر نەی بڕیوە لە زمانی دکتۆر مەحموود کاتێک کە پەیوەندیە بوو لە پەنجاکان دکتۆر مەحموش ماوە ئێستا مەحموود سۆرانی مەحموود عوسمان. برانی بە ڕێزم عەزیزانی منەوانی باوەڕتان بەم ئیسلامە هەیە ئیسلامەکە بگرە ئیسلامەکە ڕزگاربوونی میلەتەکەشیتیایە. ئەمما گۆڕینی ئیسلامەکە لەبەر خاتری کوردایەتیەکی عەلمانی مرتەدی کافر و کافرەوانان کە ئیفلاسیان کردووە لە ڕووی فکری لە ڕووی سیاسی لە ڕووی قیەمی کۆمەڵایەتی بنەماکانی ڕەوشت ڕێساکانی خێزان لە هەموو شتێکەوە دەستیان بە بەتاڵی دەرچووە. تۆ بۆچی ئێستا کەویتە شوێنی ئەمانە؟ داواکارم خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە بەرچاومان ڕۆشنکە و زیاتر تێمانگەێنە لە دینەکە زیاتر چاومان بکرێت و واقعەکە باشتر بناسین. هەموو ئەوەی کە دەریژەکەوێ لێمان ئەوەیە کە ئەیبینین ڕۆژانە ئەجنا ئەوەی کە شارراوەتەوە هەر خوای گەورە خۆی زانێت چەند زۆر. خوای گەورە ئێمەش ئێوەش سەرکەوتووکە و هیدایەتمان بدا و بەرچاومان ڕۆشنکە و هۆشیاریمان زیاترکە و بیرۆشێکی زیاترمان بدات. خوای گەورە سەلامەت و سەرکەوتوتان کە جورئەتتان پێ ببەخشێ بڵێن نابۆ ئینتیخاباتیان نابۆ وجودیان نابۆ سیستمیان نابۆ هیچ شێکە ئەیکەن ئیسلامی و عەلمانی وەکو یەک کۆن و تازایان وەکو یەک ئەوەی بە کۆنەکان نەکراوە بۆ 5 حیزبە نەکرا ئەم 3-4 حیزبی کە تازەش دروست بوون بەمانەش ناکرێ باوەڕیشتان هەبێ وڵاتی مێلیشیاییە هەرچی کەسێ بە غەیری چەک بیەوێ بێتە پێشەوە سەری خۆیدا لە بەرد و ماندووە بێ ئەوانی شەرۆک خوانە من گۆڕانکاری ئاوا ناکرێ گۆڕانکاری ڕیشەییە پێویستە لە ناخەوە یەکەم جار بگۆڕێن إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەمە ئاەتی 11 سوورەتی ڕەعدە هیوادارمانی کە قورئانە خوێن و توانان تەفسیرە توانن بخوێن بڕۆن بیخوێنەوە سەر بە نەبزان گۆڕانکارێکە چۆن لە تاکەوە دەست پێک لە ناخی تاکەکە پێویستە بۆ خوا بەسڵحەیە ئەنجا خوای گەورەی کا بە ئەداتی قەدەری خۆی بۆ گۆڕانکاریەک. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.